چێڕ ماشاءالله 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 گیان لەو هۆرە وڵی ئەم شوێنە ئەمە دووسە ساڵەتین بۆ ئەم شوێنە بۆ قنر ئەیرە قنرەکەی جوانە خاکەکەی خاکێ باشە فرە سەخت نییە بەس هەچەنێ بارانیش نیە ئێستا خاکەکەی کەمی ڕقە بەس باشە شکر سعات چواری بەیانی لە ماڵتیین 8 نەفرین بە سیارەتیان سعات چواری بەیانی شاتنیەوە بێرەکە زیاتر ئەمە ئەیوین بۆ کەلار بازاڕ ئێمە لە کەلارایە نرەکەمانە بینە بازاڕی کەلار مشتریمان هەیە زۆر جارێ هەر خۆمان لەناو بازاڕی کەلارە ئەیفرۆشین زۆر جارێکیش هەر بڵین ئەیدێن بە خەڵکی تر ئەو لەبەرەوە ئەوش ئیسفادەیەکی لێ بکە بیفرۆشی و ئیسفادەیەکی لێ بکە وەڵایی بە زۆری خواردنێکی بەهارەیە ئەم قنرە خواردنێکی بەهارەیە و خواسی خەڵکی لەسرە بڵێن لە بەهاران ئەم قنرە دەرەچێت لە مانگی تقریبان 22 ئەم قنرە دەرەچێت ئێمە دەین ئەم دەشتا بۆی تقریبان لە چوارێ بەیانی دەرەچین بۆی بۆ سعات 6 و نیوە گەینە ئێرە ئەمە دیەکە شارەکە لەو ئەڕۆیتەوە بۆ ئەو بەر ئەڕۆینەوە بۆ ئەو سەر